روشا شنگالی بیوی آوایی هلبته میوانه که میه جایه محما خلیل پارلمانتاری پارتی لپارلمان عراقی کاک محما دماتا باش به وی دمی که تو قایم مقام قضا شنگالی بوی زورترین برنامه میدانی میکرد کمپا شاریا کبرتول دهوکی پرانیا برنامه می تو تیدا باشدار بوی بیراتته ته خوشکو او دایک نزدی چاوا بحثا روشا خادی کرد شوازی قرابو کرده هنی گلو پروسیس قرابو کردن وی خلکی بوا کو پیدوینینه بو اشتا خلق نوا کمپان دایه بو روتینیات هنه بو نعدالتی هیه بو روشا شنگالی هر خرابه سر آستین نفدولتی جدیده بحث کرن شرم نین البغدا کاف روشا صاحبی به سپاس بو کانال 24 سپاس بو بینارت خوشتوی سپاس بو وی درفکی دوینی ما کنفرانس کی ساس کر برلمان عراقي ما بيان كر روشا الشنقالي اللواز نلباري ما في دستوري ده ونلباري ما في ياسي ده ونلباري ما في إنسانيتي ده ونل ما في ويران كرني ده وكو كم بينن بين سروك وزير وصدو بينجي وزير هم وعد ووعود هم خرقة دستوري وتجاوز السر ما في حقوق الشنقالي كن وكو کا پلانش مرد بیان بیم ترسید کن ما ترسیک ما هيا پلانك هبه انه في جغرافيتا استراتيجي بالا بكنش خلق کی خلق الشنغالي دا پلانت خوا دجوار سر شنغالي بكار بينن او جي پلانا بي پلاننا چه رفتار چه نياسيت كانت او نتشن ندانا ما في حقوقها وبريبه دروجاجي جينجك بريبه بيشش روجا جينجك الشنغاليا سي بريارا سي دار كرنا او المالا خدبو داعش السجناوش حبسات درتيخن ومخلك الشنغالي البرياري سي دارتكن امي نصار بابته وبرسيارتا من عدالته يعني بشتي مسردانا كوميثا لشنا تعويضاتها يكيكر قاضی گوته من گو وصد و 50,200 شنگالیا همی شروط قربونه وی هیا اجوان 220 هاتینا توزیع کرن العالیه دیت دا معفو حقوق و حقی يعني قربونا داعشت کا دو گود بریار کا دیتر هاتی داین اوجیش مجلس وزراء درچویا بیجل سی و یکی هفت 2024 بیجه هچی کسی که دعوا قربونا خوانا کر یا و دادگاه قضايا والسرقون دوماياوية اف ما فك حقوقك و اوجي رفتارد وزارتها كوچ برانا فاشلك ما بستكي سياسية كرفتارك هكا دوينيا جي بينجي دونم الكيلكا شنغال روش آوا هادبو کا برياري بدا انو وان بينجي دونمي 4000 شقيتي دا چه بكا اري باشا خلقي ما شقا نبين او يقربوني بدم خلقي ما ام عشائرين ام گندن في تجربتا نظام گور بگور چاو شنگال گنده شنگال ویران کرنا کمپا کرنا کمپا دا و 11 کمپا چه کرن اب همو مبصیوانا گندلی و دزی حق بله ام ایرو بردوام کاری شنگالا دلال پشتوانیا لستا ما پارتی و همو حوال بند ما و پشتگیریا جناب سروک بارزانی ام قبول ناکن ما دعوی کریا ویگا بدل دادگیت عراقی ما کتاب کا چیکر چرم محکمات دادگاه فدرالی ثم امي في دوسي بنا دادگيت ناب دولتي قابل قبولنا محماج بيرابنا دماغ باي ميداني مراوشا شنغالي تشوبان بيقومان تو قالك متحمس بوي حتى تدرفنا دامي باني ديجي جبركو تقالك خما راوشت خارطه بغزاني چب سري خلك شنغالي تد ناتو بارلمانتاري هر بدنجي خلك شنغالي وتنافا برلمان عراقي داي بقالوا يعني دنافا برلمان عراقي دا بيويستا تا چند و مجارب ازرين وكا دو هيشه نمونه حتى بشيتات ازتك تون جدا روشا شنغالي نه تشبير كن جبركو خلكيتو بتر مزاني بسات هزاران قالكي پريشان بونه 10 ساله پريشانه بل هر او حماس مايا اب حماسيا ملتي مي شنغالو پشتيريا جناب سرو بارزاني وحوال بند ما
ڕاستی کۆمەکە پرۆژە مەبدەستخۆڤە ئانیا بەردەوامە ئانیا بەڵێم وەکو کە ئەژەرابی تەڕەت بیژم تا ئیشارەت پیدا مافەکی دستوری مادە 132 دستوری عراقی 1 و 2 ئیشارەت پێدا قەڕەبوونا خەڵکێکی پێکەف کە چه سەر دەستێ تیرۆرێ داعش چه ئەخطایت عسکەری چێبوونە قانونا 16 ساڵا 2010 کە ئەوژی قانون دەرچێت بەرلەمانی عراقی قەڕەبوونا خەڵکێ بێتەکردن مە داوا کردبوو ئەو قەڕەبوونا خەڵکێ کە بێت 4 ملیۆنە ئەو 4 ملیۆنیش گێندەری و کێماسی ئاستانگیل بەردەهینە و کە چنە مراجعە تێن وەکو بەرتی لاژێت بن و دوو کە ئەو ئاستەنگال بەرداتین 4 ملیۆنی 2 ملیۆن چمە داوا کرد و بەرێ سوودانی وەکو تەوزیعەکە عادل بێ و نامنسف بێ ماگۆت بوو 10 ملیۆنە هەر کەسێکی هەر بیتاقەکە تەموینی دابێ خەڵکی شنگالێ نەخشێ بەگەریانە خەڵکی شنگالێ سەر ئەساس و بنەمایت وێ ڕێکەفتنە کە هاتیە نێوە حکوومەتە هەرێما کوردستانی و بەغدایە و هاتیل دستور دەهاتێت دانین اتفاقیە شنگالێ ناوێ شنگالێ بەگەریانە خەڵکی شنگالێ پشتی اتفاقیە جیبەجیب اتفاقیەکە باشە سەر عەبدێ دستور gelek behsê wezîra koçberaniya Iraqê tê tekirin ku derheqî awaran da kesekî xemsar e heta berî çandekê parlamentareka Şingalê bi dokûment eşkera kiribû ku endek salkên xwarinê bi ser awarê Şingalê da baş kirine kispayer bûne bi to awayekê xizmetguzariya bû van kempan dabî nake weke tu dibêjî ew siyasetekê bicîtîne ku nahê li xecvegera Şingala vedan be te hata gelê hûn bû navexwîne parlemanî hûn bû hawina den sehbasî qêlê bikin وڵی بەردەوامە و بەرنامجی بەردەوامە بەلێزە بۆتە ئەشکرانکەم 180 ملیار دیناری عراقی هاتیە تەرخانکردنش بوجات اتحادی چش بوجات دعمەتارێ و چل بوجات 2023 بۆ وزارەتا کۆچ و کۆچبەر سوالە بەرلەمانیمە بۆ بەرێ سوودانیمە داخواست کرد کە ئەv پارەلکی بابەتی هاتیە خەرج کرد کا چ دایە ئاوارە هەموو هاتە خەرجکردن وەکی معلومات بۆ ڕەکلامێ دیعایەتی تلبژارتنە و بۆ ئاستەنگا و گێندەلیل وی بابەتی داهەیە و ما گوتێت داخواز سوودانی کرد بێ وزارەتی هەلوەشین و دۆسا نازحا بێتە گرێدانە بەرێ سوودانی بە و ئەمانەت العامە مجلس الوزرا لێن ئنا ئەوێ مەگوت مل بەیاننامەیەکێدا مە بەڵاو کرد و کۆنفرانسێکیدا مەگۆ ئەو بەرێزە وەزیرە خەرقا دستوریت کە و ڕێزگرتنێژ یا سێرە ناکە و سۆندخۆڕ ناکە سۆند خواری حنتۆن بلیەمینە دستوری مەگوت ئەوێ ئینسانێ مەدوێژ دۆسا ملەفێ شنگالێ ون دوور بدنێت و هەموو نازحێت عراقی یعنی نە نازحێت جرفە سەخر بەگێرە نەیت صلاح الدین بەگێرە بەلێ دژوارتری بەرنامجە سەر نازحێت شنگالێ کار دەکا وەزیرەکە یعنی بڕاستی بەرنامجێکی فاشلە ئەف دوو جارە دوو کابینەت وزاری ئەف وزارەت دەزە نە کۆنفرانسێک چێکریە نە بەرنامەیەکە نە تەنسیقێک چێکریە نێوە UN و وزارەتێرە نەلگەر حکوومەتە هەرێما کوردستانێدا وەکو کە پێویستی بۆ ئاوارە لۆجستیاتێ زستانێ و هاوینێ بگین خەرقێت gelekit mezin çi gêndî ewa ev wezîrekeke tu dibêjî fêlen piştgiriyeke siyasiya berfireye ji ber ku gelek cara verê em rûmal dikin civînên hevpêmaniya îdara dewletê ku hemû alîtê de bejdar in ev xwe jî yekê ji bejdarbûyên pê van civînaye kewata tu nabînî gela parlamentera bi serê xwe van biryaran nedet li pişt wê evên ku ew danay ew piştevaniyetên ku siyaseteke bibî awayî hebe بەلێ بۆرە ئەوان بۆرە بەرنامج دانیە ئەوان وەکو بەرنامجێک بۆرە دانیە چاوە دژواری و چاوە ئەب نە یاسایی و نە قانونی و نە دستوری کار بکەوە و پیلان پیلان دەربێخێ ئەوە کوت هەم تەوجیهاتش دەر چش ئەو ئینسانێت کە پشتگیریاوێتکن تەوجیهاتی دوان و دژوارە سەر شنگالێ ڕاستیت شغلێ ئەو بریارە گەلەکەم ئەم پێ نەخۆشحاڵ بوون وەکو قبولشی ناکەن وەکو کە ئەو پارێکە سندوقە ئاوەدانکردنا شنگالێ ئەو سندوقە ناوێ شنگالێ
20 صدی بۆ شنگالێ 20 بۆ سەهل نەینەوەدانێت 10 بۆ زمارێ بەلێ شنگالە وێرانە حەق بۆ 30 سەدێ بە 20 سەدێژی ڕابوویەت بژەمێ خانیەت بەهایت ئەرزانە مێ خەڵکی شنگالێ و کەمپەیەکێ دەچێکن ئەوژی پێنجی دۆنمە و نە پێنجی دۆلم دا دەست درێژێتێ و دا گێندەلێلوی پاڕێژی بکە و ئەوەژی پیلانێک و ڕاستی و پیلانە دیترێژی کە بژێ بریارە دیترێژی کە BLC و 1.7 دومایە داوا قەرەبوونێ بێتەکرا ئەف هەموو پیلان ئەمزانە مەبەست و ئارمانجێت بەرێزە وەزیرا و کۆچبەرە ئەوە سیاسیە و ئەستهدافە وی خەڵکێکی بکە بەلێ ئەمژی بەردەوام ئەم وان چڕێکا ڕاگەاندنێ و چڕێکا دادگا و چڕێکا بەرێ سەرۆکێ حکوومەتێ سوودانی و چێ ئەم ئەشکرانتکەن بۆ خەڵکەکیشی ئەو گەشتنەوەی قەناعەتێ ئەف بەرێزە بووە ئاستەنگل پیش هەموو مەبەستێت خەڵکێ شنگالێ و ئاوارێ شنگالێ و بەگەرێ خصوصەن مەتایبەت مە ئێزیدێت شنگالێ ئەبڕاستی ئەم لازمە بەرنامەی بەردەوام بێ ئەویدا ئەم قبول ناکەن چی و دوینێژی ماگوتیا ومێ چەند بەرێ سوودانیجی بکەن ئەم قبول ناکەن ئەف پیلانە سەر شنگالێ بێنە بەردەوام کرد. بله محمد خلیل پارلمانتاری پارتی لە پارلمانی عێراقی و لە بەغداد گەلمە بوو گەلێ سپاس کاک محمد.